ئەو پێغەمبەرە نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام کە خوای پەروەردگار هەڵی بژاردبوو و خۆی پەروەردەی کردبوو ئاڕاستەی کردبوو ئەوجا پێی ئەفەرموو أولئك الذين هدى الله فبهداه مقتده باسی پێغەمبەرانی بۆ محەممەد المستەفا کرد عەلەیهی سەڵات وەسەلام و پاشان پێی فەرموو ئەوانن کە خوا هیدایەتی داون کە خوای گەورە ڕێی نیشان داون کە خوای گەورە خستوونیەتە سەر ڕێبازی خواناسی و خواویستی دە تۆش اقتیدایان پێ بکە بە پێشەوایان قبول کە و شوێنیان کەو لەبەرەوەیە ئەبینی ئەم کاریگەرێتیەی نمونەی پێشەوایەتیە کە بۆ پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەندە زەرور بێ اقتیدا بەو پێغەمبەرە نازدارانەی پێش خۆی بکە ئەبینی ئەو سەحابانەش چۆن لە بەرچاویان پێشەوایەکی نمونەی دروست بوو کە پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام ئەو تابعینانەش ئاواهی تەماشای یەکیەکی ئەم سەحابانەیانە کرد وەکو مەحویە فەرمێ ئەدوت پێغەمبەرستانە ئەمانە هەر یەکێک لەمانە بە شەوقی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە منعەکیس بوو بوون غەریبی تازە هاتوو ئەیوت پێغەمبەرستان لە هەر یەکێ لەم عەزیزانەوە ئەبینی شارێک هەمووی متەئەسیرە بوو بە ئوسلوبی ئەو بە شێوەی ژیانی ئەو بە خواناسیەکەی ئەو بە نوێشکردنی ئەو بە مەسەلەی ئاخرەت ویستی و کۆڵی دنیاشی چەند بە سووکی خست بووە سەرشا ئەوە لە کاریگەرێتی نمونەیی پێشەوایەتیە کە یەکێکە لەو شێوازانەی کاریگەری لەسەر پەروەردەبوون هەیە خوای پەروەردگار بەو شێوەیە باسی چونکە نمونەی پێشەوایەتی لە پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام عەکسە بێتەوە پاشان لەو یاوەرە عەزیزانە و ئەنجا دێتەوە بۆ سەر ئەوانی تر بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو نمونەی پێشەوایەتی ئەخستە پێش چاو نەک بۆ مناڵان نەک بۆ هەر بۆ گەنجەکان نمونە پێشخستنە بەرچاو پێویستە هەمومان مراعاتی ئەوە بکەین و لە پەروەردەکاریمانە ڕەچاوی بکەین هەموو ئینسانە گوا پەروەردە ئەبێ کە محاولە بکات تەقلیدی ئەو کەسانە بکاتەوە کە پێیان متەئەسیرە کاریگەری هەر کەسێک لەسەر دید و تێڕوانینت هەبێت کاریگەری هەر کەسێک لەسەر ڕەفتار و ڕەوشتت هەبێت کاریگەری هەر کەسێک لە بەرچاوت هەبێ کە تۆ ئەوت وا لێ کردووە وەک نمونەیەکی پاڵەوانێتی نمونەیەکی جوامێری نمونەیەکی ئازایەتی و سەخاوەت نمونەیەکی داوێن پاکی نمونەیەکی پێشەوایەتی تەواو لە بەرچاوی خۆت داناوە بە تایبەتی لە قۆناغی هەرزەکاریە هەموو هەوڵێکە دەی بۆ ئەوەی کە تەقلیدی بکەیتەوە بۆی تۆش وەکو ئەو بی لەبەرەوەی هەموو کەسێکیش حەزی لە جوامێریە هەموو کەسێ حەزی لە پاڵەوانێتی حەزی لە ئازایەتی حەزی لە سەخاوەتیە وەلەو خۆی بەخیل بێ حەزی لە ئازایەتیە وەلەو خۆی ترسنۆک بێ لەبەرەوە ئەبینی حەزی بە تەقلیدکردنەوەیە حەزەکە اقتیدات پێ بکە بە شەرتێ تۆ ئەو نمونەیە بی کە لە مێشکی ئەوان نمونەیەکی تەواو و شیاوی بۆ ئەوەی کە بتگرێتە بەر دیسان نمونەی پێشەوایەتیە کە تەماشایەکەی لە بەرچاوی ئەو کەسەی کە اقتیدای پێەکە ئاستێکی تەواوبوونی هەوڵدانی ئەم ئینسانەیە بۆ پەروەردەبوون وەختێک کە ئێمە بە قسەی جوان و ئاڵوواڵا بۆ خەڵکی نەقڵەکەی ئاەتەکان تەفسیرەکەین و فەرمودەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام لێکە دەینەوە باسی زوهد و خواناسی و پەروەردەبوونی دەروون و پارسەنگبوونی کەسایەتی مسلمانەکەین ئەو کەسانەی کە لێمان نزیکن تەماشامانەکەنەوە بزانن ئاخۆر ڕادەی نێوانی قسەکردنمان و هەڵسوکەوت و ڕەفتارمان چەند پێکەوە سازاوە چەند گونجاوە چەند پێکەوە سڵحاون ئایا هیچیان دژی ئەوی تر نین پێچەوانەی ئەوی تر نین ئایا کابرا قسەیەکی جوان ناکە بەڵام بە ڕەفتاری پێچەوانەی ئەو بکە ئەو کاتە پێشەوایەتیەکە نامێنێ ئەو نمونەیە لە بەرچاو نامێن بۆیە ضروریە هەر یەکێک لە ئێمە کە ئەم ئیسلامەتی هەڵگرتو هەر یەکێک لە ئێمە کە پێشڕەوێتی لەم ڕەوتەیە گرتوۆتە بەر پێویستە پێشەوایەتیەکەی لە نێوانی خۆی و خوای پەروەردگارە زۆر سادقانە بگرێتە چونکە خەڵک اقتیدای پێەکە
ئێمە سەر لە نوێکە دەرەکەوینەوە خەڵکێکی تر تەماشامانەکات و بزانێ ئەو هەموو درە و دەلەسەی بۆیان هەڵبەست بووین ئایا ئەمە فعلەن وا بوو هەر درە و دەلەسە بوو یا ئەمانی شتێکیان تیا ئەگەر ڕێ بە دوای ئەو شتەیە ئەوە زانێ هەمووی درۆ نییە ئەوە زانێ هەمووی درۆیە یان وا تەسەورەکە هەندێکی درۆیە هەندێکی تری تایە هەندێک کەس هەنوە ئەزانن کە هەمووی درۆیە باوەڕ بەوان ناکەن هەندێکی ترەڵەن نا احتیمالە ئەمانیش هەندێک شتیان وابوو بێ ئەگەر ڕێ بە دوای ئەم احتیمالانەیە لە من و تویا بیدۆزێت لەبەرەوە زەروریە هەر کردەوەیەکی چاکە کە ئەیڵێن خۆمان پێش خەڵکی تەنفیزی بکەین پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام لەناو مەجلیسی مسلمانەکانی و یاوەرانی خۆیان فەرمووی وەکو لە بوخاریە فەرمی ئینی اتەخەدت خاتەمە من ذەهەب من مستیلەیەکم کردبوو لە ئاڵتون فنەبەذەه لە پەنجەی دەرێنا وازی لێن وقال إني لن ألبسه أبدا جارێکی کە نایکەمەوە پەنجە هەر لە مەجلیسەکە هەرچی کەسێک کە مستیلەی ئاڵتونی لە دەستا بوو هەمویان دایان گرت و لە پەنجەی خۆیان کرد بەم شێوەیە بینی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی کە نایەوێ بیکە یا ئەوێ ئەو مسلمانانە نەیکەن لەبەر چاویان خۆی نایکە کە بیەوێ فێریان کە لەسەر مینبەر بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژێکی بۆ کردن ڕوولەوان بۆی ئەوانیش بتوانن وەکو ئەو نوێژەکە فێر ببن و بیکەنەوە کەوا بوو ئەبینی نمونەی پێشەوایەتی چەند گەورەیە بۆیە لە قورئانیشە ئەوەندە هاتووە